بۆنەکانە دووپاتمان کردەوە کە مەفروزە لێمە لە سەداسەتی دەرمانی خۆمانمان پێ بگا، بەڵام بەهۆی هەندێک کێشەوە کە ئەوان خۆیان کێشەکان دروستکراو نین، ئەوان خۆشیان هەم هەندێک کێشیان هەیە لە دابینکردنی دەرمان و هەندێک کێشەی داراییان هەیە، بۆیە تەنها لە 145 دەرمانی هەرێم ئەگات. و ئێمە جاران لە ساڵی 2012 و 2013 هیچ کێشەیەکمان نەبوو، چونکە کراوە بوو بوجە بۆمان و بە کەیفی خۆمان دەرمان و پێداویستی پزیشکیمانەکڕی. بەڵام لە ساڵی 2014 دوای هاتنی 1,700,000 ئاوارە، دوای بڕینی بودجە لەلایەن بەغداوە، دوای ئەوەی کە ئێمە تووشی شەڕێکی خوێناوی بووین کە بە درێژای 1050 کیلۆمەتر، ئەمانە هەمووی بۆ هۆکاری ئەوەی کە کێشەی دەرمان و پێداویستی پزیشکی دروست بێ. بۆیە ئێمە داواکاریەکانمان بە لیست بەم شێوەی خوارەوە بۆ یەکەم هەوڵ بدرێت ئەگەر پارەمان پێ بدرێت بۆ موچەی کارمەندان و پزیشکانمان، هەوڵ بدرێت ئەگەر دەرمان و پێداویستی پزیشکیمان بۆ دابن بکرێت. هەندێک پرۆژەی تاو نەکراومان هەیە کە زۆر زەڕورن، بۆ نمونە مەسەلەن نەخۆشخانەی فریاکەوتن لە دوهۆک، بۆ نمونە چەندەها پرۆژەی زەڕووی ترمانی، بەڵامیشگە لە بڵێن نمونە زیندوەکان، بۆ نمونە مەسەلەی تاواوکردنی هەندێک نەخۆشخانە لە هەندێک شوێنی ڕزگارکراو کە داعش وێرانی کردووە، ئێستا مەسەلەن خەدەماتیانی مەسەر خەڵکی سنجار کە ناڕاتەوە لەبەر نەبوونی خزمەتگوزاریە، خستەخانەیە، مەکتەبە، جادەیە، ئاوە، کارەبایە ئیلە ئاخریە. هەروەها داواکاریمان پێشکەش کردووە کە ئەو بریندارانەی پێشمەرگە کە بە سوپاسەوە وەزارەتی تەندروستی و نەخۆشخانەکان هەمویان چارەسەر کردووە، بەڵام بڕێکی ماوە کە هەم بە تەکنەلۆجیا و هەم لە توانای وەزارەتی تەندروستی و نەخۆشخانەکانی هەرێمدانە بووە، ئەگەر یارمەتیمان بدەن بۆمان بن بۆ ئەڵمانیا بۆ چارەسەرکردن.